سڵاو ڕێزان بڕگەی ڕۆژنامەنیتان پێشکەش دەکەم و با وتارێکی جۆن بۆڵتۆن دەست پێ دەکەین کە لە نیویۆرک تایمزدا بڵاوی کردوتەوە باڵێزی پێشووی ئەمریکا بووە لە نەتەوە یەکگرتووەکان. جۆن بۆڵتۆن نووسیوێتی ئەو عێراق و سووریایی کە لە پێشوو داناسی بوومان کۆتاییان هاتووە. داعش دۆخێکی تری نوێی دروست کردووە و لە ئێستاشدا سەربەخۆی کوردستان بۆتە ئەمریکی واقع. باڵێزەکەی پێشووی ئەمریکا پێی وایە دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆی سوننە باشترین ئەلتەرناتیڤی داعشە. نووسەر ڕایگەیاندووە کوردەکان لە عێراق و سووریا بوونەتە هێزی زۆر بەهێز. باڵێزەکەی پێشووی ئەمریکا دەشڵێت کوردستانێکی سەربەخۆ بە دانپێدانانێکی نێودەوڵەتی زۆر لە بەرژەوەندی ئەمریکا دەبێت. نووسەر جەخت دەکاتەوە لەسەرەوەی کوردەکان لە جەنگی دژی داعشدا سەرکەوتوو بوون. دەچینە BBC کە بڵاوی کردوتەوە وەزارەتی ناوخۆی بەریتانیا ڕایگەیاندووە نزیکەی 750 بۆ 800 بەریتانی بەرەو ناوچەکانی ژێردەستی داعش گەشتیان کردووە. هەفتایان کوژراون. چارلز فار بەڕێوەبەری دژە تیرۆر لە وەزارەتی ناوخۆی بەریتانیا ڕایگەیاندووە نزیکەی نیوەی ئەوانەی چوونەتە ناو داعش گەڕاونەتەوە بۆ بەریتانیا واتە بۆ وڵاتەکانی خۆیان. لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاو کراوەتەوە خستنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە لە سووریا مەترسی دروست دەکات بۆ هەوڵەکانی ئەو وڵاتە بۆ سەرپەرشتیکردنی هاوپەیمانەتیەک دژ بە داعش. لە دوای دەستپێکی هێرش ئاسمانیەکانەوە زۆربەی کات وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ڕایانگەاندووە کە هێرشەکانی رووسیا داعش بە ئامانج ناگرێت بەڵکو هێرش دەکاتە سەر هێزە مێنڕەوەکان لە سووریا. تورکیاش یەکێکە لە کڕیارە گەورەکانی وزەی رووسیا و زۆرێک لە گەشتیارە رووسیەکانیش بەردەوام گەشت بۆ تورکیا دەکەن. شیکەرەوەیەکی سیاسیش بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە پێشبینی دەکرێت رووسیا هێرشەکانی خۆی فراوانتر بکات و بە شێوەیەکی کاریگەر هێرش بکاتە سەر بەرژەوەندەکانی تورکیا. دوای وێستگەشتمان یۆرۆنیوزە کە بڵاوی کردوتەوە لە تونس بارینە ئاسایی ڕاگەنراوە. لە پاسێکدا بۆمبێک تەقیوەتەوە کە بە پاسەوانەکانی ئەلسەبسی سەرۆکۆماری تونسی بۆ پایتەخت دەگواستەوە. لە ئەنجامی تەقینەوەکەدا 12 پاسەوان کوژران و 20 پاسەوانی تریش بەریندار بوون. ڕاستەوخۆ دوای ئەم ڕووداوە سەرۆکی تونس بارینە ئاسایی ڕاگەاند و بۆ ماوەی ڕۆژێک قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاند. هەروەها سەردانە چاوەڕوانکراوەکەشی بۆ سویسرا دواخست کە بەنیاز بوو ئەمڕۆ چوارشەمە ئەنجامی بدات. تونس بە نمونەی دیموکراتی و پێکەوەژیانی بیرۆڕاجیاوازەکاندا دەنرێت کە بەرهەمی نمونەی بەهاری عەرەبی بوو. بڕگەی ڕۆژنامەنین پێشکەشکردن کاتێکی خۆش.